دڵ مەحرەمی ڕاستی دولبەر هاتوویتە شانوێی ژیانەوە هاتوویتە شانوێی ژیانەوە لاشەیەکی بێدڵ مەبە مرۆڤێکی بێگوڵ مەبە درەختێکی بێچەڵ مەبە سروەی سڵاو بە سڵ مەبە دڵ بۆ حزور گەشت بەڕێکە ماتڵ مەبە دڵێکی ساو و بێوەی بە نابڵ مەبە سپی بە ئاوی حەیاوە ڕووسوریش بە ڕەوشتەوە قەت شڵ مەبە دڵت میحراوی عەشق بێ و باڵا واڵا کوڵ مەبە بەر لە دەست نوێژی دەستوور و بێدڵ بشۆ چونکە دولبەر دڵی دەوێ بەلاش نەیخەیتە کایەوە لێت نەکەوێ لێرە و لەوێ ئەم سەردەمە زۆر وریابە بە ئاگا بە ڕاوی دڵە ئاخر ئازیز بێورد بەوە بۆ چرکە ساتێکی خۆشی ڕۆژ و شەوێ کە ویژدان قەت ناسرەوێ بۆ دڵ بکەی بەدەستکەلا گەمەی پێکەن لەملا لەولا دواتر دەیکەن هەلا هەلا دڵ مەحرەمی ڕازی یاورە بیدە دەستی قودرەتی ئەو زایە نابێ قەت ملکەچی لایە نابێ یاریباری نە بە باڵا نە بە کاڵا نە بە شێوە و شان و ئاوات تۆ ناپێوێ یاریباری نە بە باڵا نە بە کاڵا نە بە شێوە و شان و ئاڵات تۆ ناپێوێ مەتر بە دەوری دڵدایە سانە سادەیە گەدایە پێشینە یاخود پاشایە سەر بەم لایە یا لەولایە سەییدە شێخە مەولایە هەرچی وچی و پلە و پۆستێکە دوورە یا بەناو دۆستێکە بەخوا یار دڵی لێی دەوێ دەی وریابە لێت نەکەوێ چونکە گەر کەوت بە تۆزی دنیا پیس دەبێ بەو ژەنگ و ژارە سیز دەبێ جا بۆ ئارەزوو کیس دەبێ وای بە کەڵکی کە زۆر نایە بۆچی وابێ تۆ مرۆڤی بێدڵی دەردێگراونە کە خوا دڵی لە تۆ دەوێ بە کەسێکی کەی مەفرۆشە گەرهی ئەو بێ و بێوەی وتەڕ دووراودووری وەیشومە و شەڕ پەرێز لە کاری شەرم و شەڕ ژێربەر نابێ بۆ هیچ کەسێ و نابێ بە مەڕ هەرگیز پاڵان نابرێ و ناخرێتە پەڕ تاهی یار بێ قەت نابێتە گێچێڵ و گەڕ پەیمانت داوە دڵمۆرە عەرشی خودا حەیفە مەیکە بە ماڵی کەس بەلام و جێمی ناڕەوا نەیدەڕوێنی دڵ بۆ هەوا دنیا هەر یەک دوو دنیا هەر یەک دوو ڕۆژێکە و دەبڕێتەوە ناوت لێرە دەسڕێتەوە دولبەر هەر دڵ دەکڕێتەوە نەیدەی بە بازاڕی دنیا و هەڕاجیکەی کێویستی بە گەراجیکەی یا پاچیکەی یا باجیکەی نابێ سەر شۆڕ ئاتاجیکەی کە دەیبەی تۆ بۆ زاتی حەق دەبێ بەشق و تاجیکەی ئازیزی من بێ پەیماندا کە دڵ تەڕ و هاوارێ بێ هەوارێ بێ هەموارێ بێ لەبارێ بێ نیگارێ بێ شاسوارێ بێ تەخت و بەخت و بەختیارێ بێ کام و کارا و کامیارێ بێ ناز و نازک نازارێ بێ بێزار و شیرین زارێ بێ ڕەفتارێ بێ گوفتارێ بێ شیلەی حورمەت ئاکارێ بێ هەوێنی باش بڕیارێ بێ هەر شوێن کەوتەی سەردارێ بێ کە یار هەڵی بژاردووە پەیامی خۆی بۆ ناردووە نامەکەی پێسپاردووە شەرمە دڵدەی بە کەسی تر بە بیانووی کەچی نەکەی هەر دڵێکی سەلامەت بە ئاوەدان و سەیر و ساز بە بە ئاواز و بە ئاواز بە ئاوەز و بە ئاواز بە قەت ڕێچکە مەبە ڕێباز بە بۆی ویساڵی داوای ناز بە هەر بۆ لوتکە بڕۆباز بە پڕ ئومێد بە و بە نیاز بە عیشقی مەحرەمی ڕاز بە تەنها و تەنها بۆ یارواز بە
دایم دووری گیر و گاز بە ڤیان و بین و پەرواز بە فری و نەخۆی هەر بە حورمەت گۆشی بکە و با خاوێن بێ بۆچی باجی ڕاوڕاوێن بێ سوپاس بۆ خوا نەوجەوانی یالاوێکی ئێستا کە هەیت و باوێکی بە ڕەوش شیری ناوێکی غافڵ نەبی بۆ تاوێکی واتە بۆ ژیان هەتاوێکی بەرز ئەکشێ لاولاوێکی ئاوا بڕۆی ماڵت هەر ماڵی مانگ دەبێ و بۆ ڕۆژی دیدار کەڕۆشی چون گوڵێکی دوور لە ناخۆشی و نەخۆشی ئازیزی دڵ پیرۆزت بێ تیرۆزت بێ ئەو دڵە بێگەرد و ساغا بە عیشقی یار بەتەمام والسلام عليكم ورحمة الله وبركاته.